از شیرینم میرومه از خلک سوریا ما از دانمارکم کوڕێ من ناوی محەممەد میرزایە هەولێرێ 16 هەیڤا 2020 یعنی شغلێ 2 ساڵە یەکی قاچەقچی ناوی ئەحمەد سۆران ئەو هەڤالیوی و کوڕێ برای من وەختێ جنابی ئەردۆگان ڕێڤەکرد گوتە عالەمی وەرن ئۆڕۆپا ئەف ئەحمەد سۆران وا ڕێکرە ئۆرمیێ ئەیرانێ ئەیرانێ چالدیران قاچاقچی هەڤدیڤە گرێداینە یەک ناوی ئەمیرە یەک ناوی حەسەنە یەک ناوی نزانم ناوێ وا گەلەکن وارێکردنە ئۆرمیێ چالدیرانێ کەتیە عەردێ ترکادە 16 هەیڤا 2020 دەنگی خۆشمرە ڕێکردیە دگریت بێژێ ئەسکەتم بێژێ ئەسکەتمە گوندێ هەنگەلدیێدە وقەرەقوڵێ ترکا ئەس گرتم بێز عەردێ ترکادە من خەلاص کە هەموو ترکا بێزی موانێ خراپی بگەرم وێ گوندیدە و جارێ مسافر دبرن وێ دێ وجا نزانم ببێم چۆن مەشین چەند گوندێ کووردا و کوردجی اخباریە دا عەسکەری ترکی ئەس گوڕێ من دەنگی خۆ ڕێگیری ئەس هاتمە ئەس چوومە ئەیرانی ئەس چوومە ئەوەلشین کوردستانی ئەس گەڕامەوە پرسیەوە چوومە سەفارەتاوە چوومە قونسڵیە پشرە ئەچوومە تەهران ئەچوومە مەکتەبە من نامەک ڕێگریە جنابێ ڕەهبەری المعەزەمرە من نامەک ڕێگریە ئیبراهیم ڕئیسیرە المحتەرەم ئەس چوومە جەم حاکمێ مەزنی حەمی سوجەنەئە ئەچوومە جەم قادی الأورمیا من وەکیل گرتیە الأورمیا ئەس چوومە جەم یەک دەگوتنێ دە مشتەبەح شاهرۆدی گوت ئەزێ ئاری دەبکەم 10,000 دۆلار جیژمستاندن و تشتەکشم ڕە نەکرد گوتی ئەزێ ئاری کوڕێ دەبکەم پەرێ مژی خوارن 10,000 دۆلار و تشتەکشم ڕە نەکرد ئەس هاتمە نها ئەلوانێمە ئەس گەلێکی ئەس هاچوومە جەم جەنابێ والی 2 ڕۆژە جەنابێ والی سیارە 3 مۆزف مرە ڕێکردنە خودێژێ ڕازی بێ ئەس چوومە حەمی دەرە خودێژێ ڕازی بێ ئاریکاری مرە کردیە گەلێکی وەعددایە من و هێڤیامە خودێ وەس باتکم عالەمی حەمیە چ ئینسانی خودی تەعالا ڕحم بخێ دلادا و ئاریکاریە مرە بکێ کوڕکێمە ببینێ ئەس گازی جەنابێ ڕئیس ئەردۆگان محتەرەم ئەس دکەم ئەس وڵاتیوی دەمە کوڕکێم ئەس کەداییک کوڕکێ من عەمری 21 ساڵ ئەف 2 ساڵە ئە تشتێکیش کوڕێ خوا نەزانم ئاریکاریە مرە بکێ ئەس گازی جەنابێ ڕئیسێ نێچیروان بەرزانی دکەم ئاریکاریە مرە بکێ کوڕکێ من محەممەد میرزا چ قەس دکارێ ئەس کەداییک ئەس گازی مەقامێ ڕەهبەری المعەزەم ڕئیسێ جمهوریە ئەیرانی دکم و ئەس ژێرە دوعا ji Xwedê dixwazim li xatirê Xwedê çi qas dikarêt Eyranê de gelek dibêjin emniyata de itîlaata de ye ez gazî reîsê xwe dikim ez Seyyid Reîs Beşar el Esed el Muhterem ez gazî dikim arîkariyê min re bike ya Seyyid Reîs ez gazî جنابێ ڕئیسێ بەهرەم ساڵح ڕئیسێ بەغدایê محتەرەم ڕئیسێ جمهوریە عێراقی ئاریکاریە مرە بکێ ئەس گازی هەمی ڕوئەسای عالەمێ دکم ئەس گازی هەمی ئەندایکا دکم ئەس گازی هەمی بابێ خۆی زاروک دکم ئاریکاریە مرە بکن ئەف 2 ساڵ کوڕێ من وەندایە ئەس نزانم لە کوێ دەیە